ماوەی زیاتر لە 9 مانگە پرۆژە یاسای چاکسازی لە پەرلەمانی کوردستان دەرچووە و تا ئێستاش 2 راپۆرت لەبارەی پرۆژەکەوە ڕەوانەی پەرلەمانی کوردستان کراوە. هەرچەندە وردەکاری خەرجی و داهات بەڕۆحی هەر یاسایی چاکسازیەک دادەنرێت، بەڵام لە یاسای چاکسازیدا بە کورتیش بێت باسی لێوە نەکراوە. پەرلەمانتارێکیش پێی وایە تاکو ئێستا لە 2 راپۆرتی چاکسازیدا هیچ گرنگی پێ نەدراوە و داهات و خەرجی شەفاف و ڕوون نییە. بەداخەوە ئەو راپۆرتانە هیچی بەڕوونی داهات و خەرجی هەرێمی کوردستان ناخاتە ڕوو، واتە بۆ پەرلەمانیش ڕوون نییە داهاتی هەرێم بە تەحدید چەندی دەڕوا بۆ خزێنەی گشتی، هەروەها چەندی بۆ باخەڵی جیرفانی حیزبە دەسەڵاتدارەکان و مەسوولەکانیانە، و هەروەها خەرجیەکانیش ڕوون نییە. هەر ئەمە ژوای کردووە لە ماوەی 8 ساڵی ڕابردوو پرۆژە بودجەنێتە پەرلەمانی کوردستان، و چاکسازی بۆچی کرا و ئەو یاسایە بۆچی دەرکرا بۆ دەرکرا کە چاکسازی لە داهات و خەرجی بکرێت. ڕاستە تەنها ئەو یاسایە بۆ چاکسازیکردن لە خەرجی بوو، بەڵام چاکسازی حەقیقی دەبێت لە داهات بکرێت، دەبێت بۆ پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران ڕوون بێتەوە کە داهات چەندە و چۆن خەرج دەکرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت بە گوێرەی دەرچوونی یاسای چاکسازی باز لە چاکسازی داهات نەکراوە، تەنها باز لە خەرجیەکان کراوە، هەرچەندە لە هەرێمی کوردستان کێشە لە شەفافبوونی داهات هەیە نەک خەرجی. بۆ کۆڵە لەسەر پشتێکی سەڵەڕەوە چاکسازی لە داهاتە ناکات، چاکسازی لە خەرجیاکە. کێشەی حکوومەتی هەرێم ئەوەیە دەستی بدۆ بۆ چاکسازی لە خەرجیەکان بەدەر ئەوەی لە داهاتەکان، داهاتی گومرگەکانمان هەیە، خاڵە سنووریەکانمان هەیە، نەوتمان هەیە کە ئەمە بڕبڕی پشتی دارایی هەرێمی کوردستان، نەک باس لە چاکسازی لە خەرجیەکانە بکە پێچێتە موچەی فەرمانبەران لە دەرماڵی فەرمانبەرانە ئەوێت لە مادەی 5 یاسای چاکسازی هاتووە لە دەرماڵی فەرمانبەرانە ئەوێت چاکسازی بکە و بیکا بە یاسایی و لە بڕێنی موچەکە بە شێوازێکی یاسایی لەسەر دەرماڵەکان ببڕێت. ئەمە پێی ناوتێت چاکسازی، ئەمە قەناعەتمان بەم جۆرە نیە، ئەمە بەس دروشمە هۆی چێکی تری لێسەوز نابێت. بە بڕوای بەشێک لە چاودێران و شارەزانی بواری دارایی و بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان کێشە لە شەفاف نەبوونی داهاتە، بە تایبەت ئەو قاچاقچێتەی لە خاڵە سنووریەکان هەیە کە کاریگەری زۆری لەسەر داهات و نرخی بازار دروست کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.